ڕێگای هامڵتۆن لە سەنتەری پارێزگای هەولێر دەست پێ دەکا بۆ سنووری ڕۆژهەڵات و لە مەرزی حاجی ئۆمەران کۆتایی دێت. ئەو ڕێگایە لەسەر دەستی ئەندازیار هامڵتۆن لە سەرەتای ساڵانی سەدەی ڕابردوو بنیاتنراوە. بەهێز و بازووی کرێکاران لەو ساوە تاوەکو ئێستا بەشێکی زۆری ڕێگاکە بە هەمان شێوە و فراوانی ماوەتەوە. ئەمەش ڕۆژانە گرفتی زۆری بۆ هاتوچۆی هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە. نەبوونی هێمای هاتوچۆ لەو سنوورە لەو شوێنە زۆر مشکلەیە. ئەوەن حکوومەت ئیتیمامی پێ نەداوە زۆر. بربەستی شوێنی لۆفەک پێچەکان بربەستی نییە بۆ کاتی سیارە زۆر زار دەکەوێتە ناو ڕووبارەکەەوە بەهۆیەوە خەڵک گیانە دەست دەدات. ئەو ڕێگانە زۆری تاسە لەو سنوورە تاسەی زۆرە قەرار بوو بکرێ بە دووسایدەکەش تەواو نەبوو. ئەوە حکوومەت بەهۆی نەبوونی پارەوە ئیشەکانیان ڕاگرتووە. ئێمە وەکو سایق پاس و سایق تەکسی لەم ڕێگای هاتوچۆکەین بەڕاستی کێشەمان زۆرە، هەم لە ڕووی مشاعەکانی خەتی ئێران دێن و هەم لە تەکسیەکان هەم لەوانە بەڕاستی عادیسە و شت زۆرە. داوا لە حکوومەت دەکەین، داوا لە بەرپرسەکان دەکەین کە بەڕاستی بە هاوانەی ئەو ڕێگا بێن. ئەگەرچی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە تەنها قەراغ ڕێگاکە لە ڕێی بەڕێوەبەرایەتی پاراست و چاکردنەوەی ڕێگاوبانی هەولێر پاک دەکرێتەوە، بەڵام بوونی ڕووبارێک بە درێژایی ئەو ڕێگایە و زۆری پێچوو زۆرجاریش دارمانی شاخ و کەمی هێمەکانی هاتوچۆ و نەبوونی هێلکاری ڕێگاکە بۆتە هۆکاری چەندان ڕووداوی هاتوچۆ. تەبیعەتی ناوچەکە شاخاویە، بوونی لۆفات و نشێ و بەرزی و نزمی هۆکارەگەلێکە بۆ ئەم ڕووداوانەی کەوا ڕوو ئەدەن لەم ڕێگا. بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە شتی باشترمان ئەوێ و هەوڵ ئەدەین لە ڕێگەی خۆمانەوە ڕێگاکە بە ستاندەرکەین و باشترکەین و بۆ ئەوی باشترین خزمەت بە هاوڵاتیان بگەین. ڕێگای هامڵتۆن بە ناوی ئەندازیاری ڕێگاکە ناونراوە. درێژەکەی زیاتر لە 185 کیلۆمەترە و بە شادەماری سەرەکی ئابووری و بازرگانی و گەشتیاری باشووری کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکرێت. بەهۆی بوونی دەواازەی سنووری حاجی ئۆمەران هاوکات لە بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسیش کاریگەری خۆی هەبووە هەر لە سەرەتای بنیاتنانیەوە تاوەکو ئێستا. ڕێگای هامڵتۆن کە شوفێران بە ڕێگای مەرگ ناوی دەبن. دوای زیاتر لە 100 ساڵ بنیاتنانی ئەو ڕێگایە تا ئێستاش بە هەمان شێواز و دیزاینی خۆی ماوەتەوە. بوونی چەندان شوێنی مەترسیدار بۆ داڕمان کە ئێستا لە دوامانەوە دیارە. مەترسی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. لە لایەکی تریش بە درێژایی ئەو ڕێگایە بوونی ڕووبار وای کردووە کە ساڵانە چەندان ڕووداوی و دڵتەزێنی لێ ڕوو بدات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.